دووەمیش داوا دەکەم لە ستەیجەکە کە من لە یونیسکۆ لە پاریس بووم یاداشنامە و بەڵگەنامەی ئۆرجینالم پێگەیشت بۆ ئەوەی کە قاڵای هەولێر لە یۆنیسکۆش تۆمار بکرێت و بخرێتە سەر لیستی تۆ یۆنیسکۆ و ئەمەش پێشکەشی بەڕێز ئاکۆ محەممەد کرد کە بەڕێوبەری گشتی تۆڕی میدیای ڕووداوە با بفەرمێت بۆ سەرستەیجەکە بۆ ئەوی کە ئەم بەڵگەنامەیە وەربگرێت سوپاسیان دەکەم بۆ ئەم مەبەستە.